سڵاتان لەبێ خۆشەویستان ڕوبەڕووی ئەم جارە سەردانی قەزای دووبزمان کردووە لەگەڵ هاوڵاتیانی قەزاکە سەبارەت بە کێشە و گرفتەکانی قەزای دووبز گفتوگۆ دەکەم هاوکات میوانەکانم قایمقامی قەزای دووبز بەڕێوەبەری شارەوانی قەزای دووبز هاوکات بەڕێوەبەری بەنداوی دووبز دەبن ئێوەش بینەرم لە شارەوانی قەزای دووبزین سەبارەت بۆ کێشە و گرفتانەی کار لە نێو قەزای دووبزدا هەیە بە دیاریکراوی لە شارەوانی دەڕووی پاکردنەوە و کەمی سەوزایی و تەواوی ئەو داواکاریانەی کە لە شارەوانی دووبز دەکرێت لەگەڵ بەڕێوەبەری شارەوانی دووبز گفتوگۆی زیاتر دەکەم. کاک مەریوان سڵاوت لێبێ. سڵاوە توش بێ و یاخۆ بەخێر بن. سپاس دەکەم. کاک مەریوان شارەوانی دووبز ئەو کارانەی کە لە دووبزە ئەنجام دەدرێت و تایبەتە بە شارەوانی دووبز پێک هاتوون لە پاکردنەوەی نێو قەزاکە هاوکات زیادکردنی ڕێژەی سەوزایی و کۆمەڵێک کاری تر بە نمونە قیرتاوکردن و کۆنکرێتکردنی کوچە و کۆڵانەکانی نێو قەزای دووبز تا چەند لە کارەکانی خۆتان ڕازین ئێوە ئەو کارانەی کە خەڵک داوایەکە ئێوە ئەنجامتان داوە. یەکەم جار بەخێرتنان دەکەم سوپاسان دەکەم بۆ زیارەتی شارەوانی دووبز لە ناحیەی پاکردنەوە ئێمە با بڵێن شارەوانی دووبز کرێکارمانەیە کرێکارەکانمان لە سەعات 6 بەیانیەوە دەرەچن هەتا سەعات 12 نیوەڕۆ دەرەچین ئیشەکەین پاکاوێکن شەفەل و گەڵابەمان هەیە معدل هەموو ڕۆژێ بەیانیان دەرەچن ئەگە لە حوتەی دوو ڕۆژ سی ڕۆژ دەرەچینەوە با بڵێن ئەنقاز هەرەگرن نێفایات هەرەگرین لە ناحیەی سەوزایەتی لە 170 سەوزایەتیمان هەیە يعني سوار حديقي گەورەمان هەیە جزرەوسەتەکانمان هەمووی پاکە یەک مشکلەمان هەیە با بڵین ئاودانی کەمە یەک مەختورەی ئاومان هەیە پێڕاناگەن هەموو ڕۆژە ئاویدن ئێستا با بڵین دوو شەفتماندانەیە بەیانیان و ئێواران دوو کرێکارمدانەیە بەس لەسەر حدیقەکان با بڵین جزرەوسەتەکان و حدیقەکان ئاودن لە پرۆژەکان ئەوەی کرایە با بڵین ئەم ساڵ لە گەڕەکی گوڵان حدیقێکمان کرد ئەلعابماندانایە لە ناوی حدیقەکە هەتا ئێستا با بڵین تەواونەوە لە برێ با بڵین سیولە نەقدی لە محافظە نەماوە هەتا ئێستا پارەیان وەرنەگرتووە بەس ئینشاءالله لەو ڕۆژانە تەواو بکرێت بە بۆنەی سەب و تەبلیغ و مەجاری عاید با بڵین دایرەی مەجاری عاید بە شارەوانی دووبز نیە ئێستا مەشروعی هاتێ مەشروعی سندوقیە بەڵام بە کۆنتاکتە نێوانتان هەبێ بۆ نمونە کە کۆڵانێک ئەوان مەجاریان کرد یاخود کۆڵانێک ئێوە ویستان کۆنکرێتی بکەن لەگەڵ دایرەی مەجاری شاگفتوگۆ بکەن بۆ ئەوەی مەجاریەکانی تاوا بکرێت ئەو هەماهەنگە هەیە لە نێوانتان؟ بەڵێ هەیە لە بین ئێمە و دایرەی مەجاری بەس ئێستا با بڵێن مەجاری موحەدە سندوقیە مەجاری گەورەیە ئەو گەڕەکانەی مەجاریتیانە با بڵێن گەڵەکڕە گەڕەکی گوڵانە گەڕەکی مەشخەڵانە گەڕەکی هەواڵە بەرزە و گەڕەکی دیاربەکر ئەم گەڕەکانە هیچ مەجاریتیانە هیچ با بڵین زادەکانی سەب کرایە بەس کەمە لە 145 سەبکرایە و تەبلیغ کرایە بەس ئێستا با بڵین ئەو پرۆژە هاتیە ئەبێ هەموو با بڵین گەڕەکەکان یان هەموو شارەکە بیتە مەجاری سندوقی ئێمە با بڵین کە شارەوانی ناتوانانی با بڵین هەمووی سەب بکەین بەس هەندێک جێگا هەیە لەگە با بڵین دایرەی مەجاری اتفاقمان کردی ئەوەی اختیناقاتە فەکە اختیناقاتە با بڵین بۆڕی مەجاری بودانین هەتا مەجلس وزرایان محافظەی کەرکووک دەست بە مەشروعی سندوقێکە ئاکاتن بۆ شارەوانی دووبز. باشە وەکو ڕێژەی سەوزایی ئێمە زانین کە بۆ نمونە شارێک ستاندارد ڕێژەی سەوزایی هەبێت پێویستە لە سەر و سەتات دەبێت لە شارەکەیە باشە بەڵام لە دووبزە هو قەزایەکی گەورە کە کۆمەڵێک ناحیە و کۆمەڵێک گوند لەسەر قەزای دووبزە ڕێژەی سەوزایی لە قەزای دووبزا چەندێکە؟ من کە شارەوانی دووبزم سەوزایی لای من هەتا ئێستا تقریبا 175 سەوزایی لە بروی حدیقەی سوار حدیقەی گەورەمان هەیە ناو شارەوانی دووبز جزرەوسەتەکانمان هەمووی سەوزاییتیایە لە گەڕەکی گولانە ئێستا سەوزاییمان کردیە با بڵین لە گەڕەکی خوارەوە و خەریکین دوو مەشروعی سەوزاییشمان هەیە بە بۆنەی نمرە 8 عاید شارەوانی دووبز نییە خارج حدود شارەوانی دووبزە عاید وزارەی مالیە عاید وزارەی با بڵین موارد مالیە نمرە 8 شوێنێکی گەشتیاریەوە بەڵێ گەشتیاریە غاواتش ئەویش گەشتیاریە عاید وزارەی زراعیە ئیداریان عاید ناحیەی سەرگەڕان یعنی پەیوەندی با بڵین بە شارەوانی دووبز واتە جگە لەو دوو شوێنە گەشتیاریە
کە سەر بە شارەوانی دووبز نییە ئێوە ڕێژەی سەوزاییتان لە قەزای دووبزان بەڵێ لە سەتا سوار هەفتایە حەدیقەی سوار حەدیقەی گەورەمانە ئای شارەوانی دووبزە دوو حەدیقەی تر وا با بڵین لە گەڕەکی خوارەوەقین حەدیقێکمان لە گەڕەکی گوڵانەوە کرد دوو حەدیقمان لە گەڕەکی لە گوڵانەوە نێو کرد. گەڕەکەکانەوە چوار حەدیقەیە کە بەڵێ هەیە ناوگەڕەکەکان هەمووی ناوگەڕەکەکان باشە حەدیقەی گەورن بۆی خێزانەکان بتوانن لێدا حەدیقەی بنیشن سوار و یاری مناڵانی لێبێ و سێ کۆمەڵێک حەدیقەی پێداویستی شارەوانی تایبەتی هەبێت سێ حەدیقەی شارەوانی سێ حەدیقەی گەورەیە یاری تایە با بڵین ئەلعابی تایە داری تایە یعنی سەوزایی هەموو تایە لە گەڕەکی گولانش با بڵین جەزرە وسەتیە یاری تایە و سەوزایەکی تایە. باشە ئێوەکو شارەوانی دووبس چکەم و کوڕیەکتان هەیە بۆ نمونە هەموو شوێنێک کە کاری باش بکات پێویستی بەوەیە کە ئالیاتی باشیشی هەبێت داواکاری ئێوە کە ئەنی ئەو پێداویستیانێکی ئێوەکو شارەوانی دووبس هەتانە و تا ئێستا بۆتان جێبەجێ نەکراوە چییە؟ مامۆستایمە داواکاریمان لە با بڵین محافەزەی کەرکووکە لە وزارەی ئەعمار و ئسکانە من کرێکارەکانم کە من با بڵین متەنەزە و حەدایق هەر کرێکارم نییە نیهایی من هەمە بۆ بەس با بڵین شعبەی بیئەیە کرێکارەکانم پێڕاناگرن ئەو با بڵین لە ناحەیە کێکارەوە لە ناحەیەترەوە ئالیاتم بە ساڵی 2012 هەتا ئێستا یەک ئالیاتمان نەهاتیە ئالیاتەکەمان هەمووی کۆنا ئالیاتەکەمان هەمووی گلاک بووە سیولە نەقدیمان نییە با بڵین ئالیاتەکەمان ساکەنەوە من داواکەم لە محافەزەی کەرکووک ئالیاتمان یعنی من ئالیات با بڵین حەقلیم ناوێ خصوصیم ناوێ من ئالیاتی ئیش موێتن شەفڵێ بچووک موێ حەفارێک موێ قەلابێک موێتن دوو کابیسە موێتن ساحیبە با بڵین تەرەکتەر موێتن یعنی ئەوە داواکاریەکەم و داواکارێت ترشم هەیە ئەگە جەنابی محافظ بۆمان بکە کرێکارم هەیە عەقد لەسەر 315 ئەم کرێکانە تقریبا 15-16 ساڵن هەتا ئێستا نەبوویتنە دائیمی هەموو محافظەکان تقریبا وابوو تەسبیت کران بوونە مۆزەفی دائیمی بەس با بڵین کەرکووک نەبوویتنە دائیمی سوپاسدانەکەمەوە کرێکارەکان زۆر باشە لە ڕووی پاکردنەوەی نێو گەڕەکەکان لە ڕووی پاکردنەوەی نێو بازار ئێوە حاوی گەورەتاندانەوە بۆی کاسبکارەکان دوکاندارەکان کارتۆنی بۆ پێداویستەکانیان کە بەتاڵ دەبێت لە ئەرزەکە داینەنەن هەتاوەکو ساری شارەوانی دێت و ئۆتۆمبیلی تایبەت بە فڕێدانی خۆڵ و خاشاک دێ لەوێ دایبنن ئێمە پار شەریکەی هات شەریکە باڵێن کاکرێبوار نادی بۆمان شەریکەی تەنزیفات بوو تقریبان ساڵی ئیشی کرد حاویەمان کردی حەیەماندانە ناو بازار دوو لە ڕوتان علاگەی زبالەش تەوزیع کرابوو هەموو دوکانەکان دامانە بوو هەموو دوکانەکان و نێزگای لە 135 یان 30 دامانە ماڵەکانش دوو لە ڕوت علاگەی زبالە حاویە 2000 حاویان هنا بەس بای نەکرد لەبەرێ خۆتە زانی ماڵەکان 10,000 زیاتر لە ماڵەکان 2000 حاوی بچووکمان تەوزیع کرد 12 حاوی گەورە و ناو بازارمان تەوزیع کرد بە بۆنەی پاکردنەوە ئێمە با بڵین بەیانیان کرێکارەکانمان دەرەچی لەگە ئالیاتمان لە سەعات 6 بەیانیەوە دەرەچێن هەتا سەعات 12 یەکەم جار بوو ناو بازارە پاکردنی ناو بازارە دوایە دەرەچین بۆ گەڕەکەکان با بڵین هەر گەڕەکی لە حوتەی 2000 ئەڕوونەلایەن با بڵین نیفایەتیان خڕەکەنەوە هەموو ڕۆژە شەفتێ مەسائیمان هەیە بۆ ناو بازار ئالیاتێکمان دەرەچی لە گەسی عەمەلە و سایقی هەموو ڕۆژە ناو بازار بەئاکەنەوە شەوان زۆر باشە باس لەوە کرد کە بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی زیاد بێت ئێوە پارکی زیاتر دروست دەکەن بۆ دوو پارکیشتان بەم زوانە دروستە بێت لە نێوگەڕەکەکاندا بۆ ئاودان ئەتوانن بۆ نمونە چووکە هەر دارێک بچێندرێ پێویستی بەوەیەکە ئاودانێکی باشی بۆ بکرێت چووکە چاندنەکەت تەنها چاندنەکە گرنگ نییە باشە خزمەتکردنەکەی گرنگە ئاودانی گرنگە پەروەردەکردنی ئەم دارە گرنگە بۆی بتوانێت لە پاشە ڕۆژدا و لە داهاتوودا سوودی هەبێ و ڕێژەی سەوزایی زیاد بکات ئێمە مامۆستا لە هەموو مەشروعێ ئەگە مەشروعی سەوزایی بکەن ئەبێ بیری بکەین یعنی ئەبێ 24 ساعت ئاویتیا بکەین لەخوا بەزار ناو دووبش ئاوشمان زۆرە بێ لەوەش تەنکەرێکمانەیە 24 ساعت ئەسوورەتەوە لە ناو شارەکە دارەکان هەمووی ئاودا سەوزایەکە ئاودا زۆر باشە دەست خۆش سەرخۆشبی بەخێربێن بەخێربێن سەر هەرو ساڵ بەردەوام دەبێت لە قایمقامی قەزای دووبزین سەبارەت بۆ کێشە و گرفتانەی کە لە قەزای دووبزا هەیە لەگەڵ قایمقامی قەزاکە گفتوگۆ دەکەین
بەخۆشحاڵیەوە کاک عادل محەممەد کە بەڕێزیان قایمی قەزای دووبزن لەگەڵمان دەبن. كاك عادل سپاس بۆم دەرفەتە. أهلا وسهلا سداوات، نتشرف بكم في قضاء الدبس. أهلا وسهلا في قناة كركوك في قضاء الدبس وفي ديوان قائم مقامية قضاء الدبس. زۆر سپاس. سەرەتا با دەست بەوە بکەین کە لەنێو قەزای دووبزا کۆمەڵێک شوێنی گەشتیاری هەیە بە دیاریکراوی نمرە 8 غابات و کۆمەڵێک شوێنی گەشتیاری تریش هەیە. بۆچی و شوێنە گەشتیاریانە وایان لێ نەکراوە کە وەکو ینی خزمەتگوزارێکی وای پێشکەش بکرێتە گەشتیاران لە شوێنەکانی تریشەوە ڕووی تێبکەنەوە بێتە شوێنێک کە بۆ گەنجانی دووبزیش بێتە شوێنی کارکردن. أهلا وسهلا. طبعا قضاء الدبس قضاء يمتلك من الموارد الطبيعية، يعتبر قضاء الدبس قضاء سياحي. عندنا منطقتين سياحية اللي هي السد نمرة 8، وقابات قضاء الدبس من أكبر القابات على مستوى محافظات العراق. نفتقد في قضاء الدبس إلى الدعم بخصوص إحياء المناطق السياحية. طبعا طيلة هذه الفترة السابقة منذ تسلمنا الإدارة اليومنا هذا احنا نطالب بدعم القطاع السياحي في قضاء الدبس. قضاء حقيقة مهمش من هاي الناحية، أنا راح أسمح لك أنت وزملائي في الإدارات في القضاء، مدير سد الدبس ومدير قابات الدبس، حتى تطلعون وتتجولون وتشوفون الواقع الخدمي. يعني مناطق على الطبيعة، ماكو أي خدمات سياحية أو دعم أو مشاريع سياحية. بإمكان الإدارة في محافظة كركوك والسيد المحافظ والسيد رئيس مجلس محافظة كركوك دعم المنطقة السياحية في قضاء الدبس. حقيقة إذا كان هناك دعم لهذه المناطق وإحيائها راح احنا تكون عندنا يعني القضاء على نسبة البطالة في القضاء. القضاء اليوم عندنا طاقات شبابية ما يقارب 90% يعني ما عندهم أعمال، وهذا الشيء يعني مؤسف جدا. اليوم شبابنا يعني بهذا الظروف بهذا الوضع ما يمتلك المعيشة وما يمتلك يعني غير قادر أن يسد احتياجاته اليومية. هذا يعني مشكلة. فالاهتمام في القطاع السياحي يعني حقيقة ضروري جدا. باشە بۆ ڕێژە بێکاری ئەوەندە لە دووبزا زۆرە کە ئەو کۆمەڵە شتێشی لێ بۆ نمونە لە ڕووی گەشتیاریەوە شوێنی گەشتیاری تێدا، لە ڕووی کارەباوە، لە ڕووی ئاوە، لە ڕووی نەوتەوە، بەڵام ڕێژەی بێکاریش ئەوەندە زۆر و گەنجەکانی دووبز ئاوا بێکارن. قضاء الدبس أنا في بداية حديثي ذكرت يمتلك من الموارد الطبيعية اللي أنعم الله علينا. حقيقة القضاء يمتلك النفط، الكهرباء، الماء، المنطقة السياحية والزراعية. لكن طيلة هذه الفترة أكو يعني نوع من التقصير والتهميش باتجاه هذا القضاء. يعني احنا لحد الآن ما نمتلك المشاريع الاستراتيجية المهمة في القضاء. يعني ما عندنا مثل جامعات أو كليات أو معالم حيوية نقدر نستقلها بسبب وجود هذه الموارد الطبيعية في القضاء. وحقيقة جاي نشوف ونلاحظ أغلب الأعمال اللي موجودة في القضاء هي مخارج أهل القضاء الدبس، وهذا جاي يأثر علينا سلبيا، وجاي نشوف الضغط من تجاه مواطنينا على الإدارة بخصوص عدم تشغيل الأيادي العاملة في القضاء، إنما يكون حتى الدوائر اللي موجودة يعني اللي العاملة في القضاء يعني جاي يشوف يكون العمالة تكون من خارج هذا القضاء، وهذا الشيء يعني مضر لنا. واحنا نطالب الجهات المختصة ان يعني هذا الموضوع يكون له حل جذري، ونطالب ان تكون لأهل الدبس ولشباب الدبس الأهمية والحق الأكثر يعني بخصوص تشغيل شبابنا في قضاء الدبس. باشا با تۆزێک باسی پرۆژە خزمەتگوزاریەکانیش بکەین لەنێو قەزای دووبزە.
لە ڕووی ئاو کارەباوە لە ڕووی قیرتاوکردن و کۆنکرێتکردنەوە لە ڕووی مەجاریەوە لە نێو گەڕەکەەکانی قەزای دووبسە هەموو شتێک ئۆکەیە هەموو شتێک تەواوە یاخود هەندێک لە گەڕەکەەکان هێشتا پرۆژی خزمەتگوزاریان ماوە پێی بکات. الحمد لله والشكر يعني بخصوص داخل الأحياء وداخل القضاء وبخصوص الماء والكهرباء يعني ما نقول 100% جيد جدا، لكن الحمد لله والشكر الوضع تقريبا مستقر نوعا ما، لكن نحتاج إلى دعم يعني إلى مشاريع ضخمة. يعني اليوم هسه نفرض يصير قطع في الماء أو يصير عندنا حالة أو تنظيف مشروع الري أو راح ينقطع حتى عنا الماء، يعني لأن ما عندنا خزانات ضخمة حتى تخزن هذا الماء ونقدر في الحالات الطارئة أن تكون تستخدم لمواطنينا في القضاء. موضوع صيانة المجاري القضاء انشمل في مشروع المجاري الموحد، وحاليا تم إيقاف جميع تعبيد الطرق وغيرها من الأعمال بخصوص المشروع المجاري الموحد. هو لحد الآن يعني فقط المخاطبات أكو، ولكن على أرض الواقع لا يوجد أي شيء. أما بخصوص الكهرباء لا بأس، لكن نحتاج إلى دعم أكثر، لأن احنا قضاء هو ينتج في الطاقة الكهربائية. عندنا 4 محطات إنتاجية في قضاء الدبس، لكن نفتقد إلى الدعم وتشغيل الأيادي العاملة في القضاء، وهذا هم جانب من التقصير يعني. واليوم شبابنا حقيقة يعني يضغط علينا بصورة حقيقة بصورة كلش محزنة جدا، وهذا حق يعني حق، وعلى الدوائر والجهات المختصة توفير الأيادي العاملة من أهل قضاء الدبس وشبابنا. باشا لە دوای دەست بەکاربوونی پارێزگاری کەرکووک کەوا ماوەی ساڵێکە دەست بەکاربووەوە لە دوای دانانی بەڕێز ڕێبوارتەها وەکو پارێزگاری کەرکووک کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری هەم جگەلەوەی لە نێوشاری کەرکووکە ئەنجامدرا لە قەزا و ناحیەکانیشە ئەنجامدرا. پرۆژەی خزمەتگوزاریەکانی ئیداری ڕێبوارتەها گەیشتۆتە قەزای دووبس وەک چۆن لە ناحیەی پردێ کۆمەڵێک پرۆژە ئەنجامدراوە لە قەزای دووبسیش پرۆژێکی لەو شێوەیە ئەنجامدراوە. طبعا السيد المحافظ الأستاذ ريبار طه جهوده مشكورة. احنا اكو امور يمكن اهم من بعض هي اول شيء الحفاظ على السلم المجتمعي والعلاقات الاجتماعية في المحافظة وخاصة في قضاء الدبس. السيد المحافظ طبعا زار قضاء الدبس وتم افتتاح منتدى شباب الدبس والطوارئ في قضاء الدبس. له اهتمام يعني للقضاء، لكن اكو حالة هم عندنا احنا البلد يمر في ظروف بخصوص الموازنة ولا توجد هناك موازنة في المحافظة، فهذا يأثر علينا ويأثر على عملنا كإدارة. ونطلب طبعا دعم السيد المحافظ، ونطلب من الأستاذ ريبار طه أن يكون متواجد في قضاء الدبس وأن يلاحظ الحالة مباشرة ويلتمس الحال والواقع مباشرة يعني. زۆر باشە دەست خۆش سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان بووی. سپاس کە وەڵامی پرسیارەکانی ئێمە دایەوە. ماشەڵڵا کوردیەکەشت باش بووە توانیت لە من تێبگەی. زور سباس، شكرا جزيلا، اهلا وسهلا، نشرف بكم في قضاء الدبس. انتم بين اهلكم وناسكم، بامكانكم تطلعون على القضاء وتشوفون الواقع في العين المجرده وليس عن الكلام، يعني حتى تقدرون تنسقون. راح ننسق ويا زملائي واخوتي مدراء الدوائر وتشوفون الواقع على ارض الواقع يعني، وفي العين المجرده تقدرون تطلعون على الأسواق والطرق والمناطق السياحية حتى تنقلون الرسالة والصورة اللي أنتم محملين بها بكل أمانة وأخلاص إلى الجهات المختصة. نكرر شكرنا وتقديرنا باسم إدارة قضاء الدبس وباسم أهلنا في قضاء الدبس إلى قناة كركوك وإلك والحضرتك 6 آوات. يا أهلا وسهلا. زور سباس سرچام، يا أهلا وسهلا. بردوام دبي.
مریوان هاتیینە ناو بازار بۆ بزانین کێشەی خەڵکی دووبستیە لە زیاتر داوای چ شتێکەکەین کۆمەڵێک گەنج و کۆمەڵێک خەڵکی دووبست لێران هەڵسانی سڵاتان لێبێت چۆنن ئەحواڵتان ئەخوا باش بن خەڵکی ئێرەن بەڵێ خەڵکی بزین لە کۆنە ئێمە خەڵکی ئەم شارەی باشە بەرنامەی ئەمڕۆی ڕوبەڕوو لە قەزای دووبزین سەبارەت بۆ کێشەگرفتانی کە لە قەزای دووبزدا هەیە جا ئێوەکو خەڵکی ناوچەکەوەکو خەڵکی دووبست داواکاریتان چییە چیتان نەقسا لێرە لە دووبست چی هەیە پێویستە بکرێ و نەکراوە ئێمە سەرەتا بە خێراتنی کەناڵی کەرکووەکەین ئێمە با لە شارەوان دەستپێکەین شارەوانی دووبست بەم ئیمکانێتە کەمەی هەیەی قسووریان نییە بەڵام ئێمە داواکاری لەبەرەز پارێزگاری کرد ئەوڕێ لە شارەوانی دووبداتەوە ئالیاتیان کەمە ئەمەلیان کەمە شارەکەمان شارێک گەورەیە دێنە سەر جادەبان جادەبانمان هەمووی شکاوە ئەڵێن مەجاری سندوقەیە کرێ یقینا مەداری سندوقەیە کرد ئێمە مەمنونین بەڵام ئەو جادێ شکاوە سیاری خەڵکی وێران کردووە خاڵێترمانەوەی احتیمام بە حەدیقەکانمان بدرێت حەدیقەمان بۆ کراوە مەریتر ئابیتیان نییە یانەوەتە گڵۆبمان بۆ دانراوە گڵۆب ئینارە هەمووی هینەکە وازیەکە باش ئەو گڵۆپانە ئەو شەریکەی داینا بۆ وازیەکە ئەیکا ئەوەکەی تەنفی دەکەی خاڵێترمانەوەیە ڕێگەی دووبست پردێ بۆ ئێمە بۆتە ڕێگەی مەرگ ماڵ نییە لەم دووبزە نەفرێکی لێ نەمردوێ داواکاری لەبەرێز پارێزگاری کەرکک ئێمە ئەزاین ئێوە موازنەتان نییە بۆمان بەسپانی کەنەوە ڕناچی کەنەوە بۆتە ڕێگەی مەرگ هەموو دەعامان هەیە شتمان هەیە جادەکانمان شکاوە حەدیقەمانەوێ ئێمەم شارە دەنگمانداوە هەموو شتێکمان بۆم حکومەتە کردووە حەقی خۆمان ێزانین داواکاریەکان بکەین زۆر داواکاری هەیە خەڵکێکی زۆرە بینێ شارەکەمان پێویستی پاکو خاوێنیە ئێبەلەدی ئەمکانێتی نییە ئەی چی بکەین بەر لە بەرنامەکە بەم نەتگوت من کۆمەڵێک نووسراوم کردو لە مۆبایلەکەتان نیشانمەدا و دەم داواکاریەکانی ئێمەیە بەڵێ منەوە نووسراوم حاضر کردووە بۆ بەڕێز پارێزگاری کەرکووک کە بەنیازە بێتە دووبست پێچی نیشانەدەم بەنزیخانەیەکمان هەیە بەنزیخانەکەمان هەموو کامێراکەشی بدە بەنزیخانەیەکمان هەیە بەنزیخانەکەمان هەمووی شکاوە سەعات دوو داخرێ بە هەموو کەس بزانێ بۆ کامێرەکە ڕای شارعەکانمان هەموو شکاوە لەم دووزە شارع ساغمان نییە ئەوەی هەش بێ بە مناشەدە کراوە یان خەڵک خۆبەخش کردێتی جواز سەفەرمان نییە خەڵکی ئەم شار ڕاکە بۆ کەوتوو بۆ جواز سەفەر جواز سەفەری ئەلکترۆنیمان بۆ بکەنەوە تەنکەر نەوت محەڵەی کارەبا کراوەتەوە تەنکەرەکان بەناو دووبستدی ئەو ڕێیە ڕەوزەیەک و سێ مەکتەبی تایە مەدرسە دوو ڕۆژتر هەر تەڵەبێ بمرێ لە ئەسوی حکومەتەیە کاکە ئەو ڕێگەی بگۆڕە ناو خابات شارعێکمان هەیە بابە خارجی ئەو تەنکەر نەوتانە بڕوە ئێمە و داواکارانە پێشکەشەکەین داواکارین خاڵێترمانەوەیە فتح جواز سەفەر شاوەڕەکانمان زۆر شکاوە بەنزیخانەیەمان بۆ بکەنەوە بەنزیخانە هەیە لە دووبست یەک بەنزیخانە ئەو بەنزیخانەیە شکاوە سەعات دوو داخرێ یەکونی دوو ئەکەوینە بە ڕەحمەت خۆ پێغەمبەر بەنزی نامێنێ گەنجێکی لە قەزای دووبزە ئاژی شوێنێکتان هەیە گەنجان لێ کۆ ببنەوە ئێوە ناوەڵی هیچ گەنجێکمان نییە ئەو حەدیقانەشمان بۆ کراوە هەمووی گەنجتان هەیە شوێنتان نییە ناوەڵی هیچ گەزمان هەیە شێشمان نا هەیە خۆڵ شوێن هەیە برام سوار حەدیقەی گەورەمانە حەدیقەکە لە گەڕەکی برام خۆڵە بە یارمەتی حديقي هي لقركي بابلين حي شهداء حديقي هي اسا تازه كرمانه وبابلين لمعسكر لقولانا حديقي هي لحي تاخي منتجع سياحي لا هو دا يقول الحدائق يقول على الحدائق شبابيه ما عندنا حدائق عوائليه عندنا كره عندنا كافيتيريات شبابيه شباب قد شو جد حديقه والله ملاحظات ضروريه تخلق منطقه من دس خوشي اللي كمرچكم كوريكي داواكي تو كاغ مريوان قصوري نيه يبل من ببيتوانا حموش تكراو خو هل ناقري ما مصدر دالم تو يرا واستاوي مره قوبان مان بس من طلبيكم هبو يعني ولو خوش علاقه بلديوينيه يمر بس هاي اما طور كهربانوا هاتو شو زور بوا اواتين ريقايه بكن ختيه بكن وكو ام خطب برينوا هي لو سر بور رجتن لم سر بو هاتن امنا انا نازنن هر بروس هي ديال كان حادثه بيه ولا ويجي وني بس من حسكم مم قناتي ايوه بس باسو ايوه هاتون او ملاحظه انا ثاني دمي ولا لا هي دار شين كردن زور خوشه وحدايق مان هي بس كم مشكلتك مان لتشيا مشكلتك مان لويا احتمال كوادريان كم دي كوادريان كم دي كوادر تاع والله سياري كيراناقي حموش سياري من خم دكان مياه ناو بازار سياري بلديه كيش نالي بوبان
لای ماڵمان هەفتەی دوو جا یا سێ جا دێن تەنەکەی زبالە وانە ئێمە ئەخر دەبێ باش خزمەتیشکەین هەر نەهات داواکەین خزمەتەکان زۆرن خوا هەڵ ناگرێتن یعنی ئێمە ئەگەر نوقسانیەکمان هەبێتن ئەوەیەکەوە مەسەنەن بەعزە ڕێگەیەکی ئەوەندە گەڵابە ببانی ڕۆخ ئەو ڕێی لای ماڵ ئێوەوە ئەو ڕێ و بە ماڵ باس لەوە دەکەن کە ڕێگاکان خراپە ڕێگەبانەکان خراپە و چاڵ و چۆڵێکی زۆری تو بەیانی هاتی لای ئێمە پێت وت ئێمە مەشروعی سندوقیمان هەیە ناتوانین هەتا ئێستا هیچ ڕێگایە هەتا مەشروع سندوقەکەی مەزاری تەواو لە دوای ئەوەکەی مەشروعەکە تەواو بوو دەست پێکەین بە تەبریت و سەبوی زادەکان هەموو واتە ئێستا چاکردنەوەش ناتوانین چاکردنەوەش ناتوانین فقط توانین تعدیل و تەسویە بکەین یعنی زادە سەب ناکرێت نەقی دەکرێت هەتا وەکو تەواو نەبێت هەتا مەشروع سندوقەکە تەواو بێت لە ناو دوو بزەم خەڵکە چی بکە کە شارعەکە شکاوە و سیارەی وە متەضەضە ئیدارەی کەرکووک داوا لە بەلەدیە ئەکا مەجاریەکە کارکردن بەردەوامە یا وەستاوە نەکراوە بەس هەڵکۆڵدراوە بەجێ نەکۆدراوە مامۆستا هەتا ئێستا با بڵێن مەشروعەکە دەستی پێ نەکردووە بەس ئێمە ناتوانین هیچ مەشروعێ بکەین هەتا دائیری مەزاری مەشروعەکەی خۆی تەواو بکات ئەبێ دایری مەزاری مەشروع خۆی تەواو بکاتن ئەم باشە قسەتان نەکردووە لەگەڵ دایری قسەمان کرد لەگە دایری مەزاری مامۆستاوە هێشتا دەستیان پێ نەکرد بەس کەی دەست پێکەنەوە لای خۆیان ئەمینێتەوە بەس ئێمە ئەمرمان بۆ هات لە ڕیاسەی وزەراءەوە لە پارێزگای کەرکووکەوە هیچ زادە و سەب و خیر نەکەین باشە حەلی بەدیل شتێک حەلی بەدیل نییە ئەبێ هەمووی بکرێتن ئەبێ بڵین گەرەک ئەبێ دایری مەزاری گەرەکێتەوە کار سەب بکەین دەست بە گەرەکەی تر بکەینەوە سەبارەت بە سەوزایی دروست ئیداری کەرکووک داوای سەوزایی لە شارەوانی دروستەکە شارەوانی دروست یەک تەنکەر ئاوی هەیە یەک تەنکەر ئاو دەقەت ئەو سەوزایی دروست دێت ئەمان ئیمکانیەتیان نییە داواکاریەترمان بۆ ئیداری کەرکووک دووبست 4 زعافیان ئەزعار سیارە سێقلی عاتڵە یەقلی ئیشەکە قلێکچی مۆزەفەکان خۆیان پاریان خراو کردووە بۆربەرینگ و عینەی کراجیان بۆ کابۆ کردووە داواکاریەترمان تەواریە تازە کراوەتەوە گازی بۆ دابین نەکراوە بۆ وەڵام موافقە نییە یەکاکە موافقی بۆ ناکەی تەواریەکە کارەبا موافقە نازانم لەمان توجات و ئیدارەیە موافقە بۆ ناکەی گاز بۆ بێتەوە مۆلیدە حازرە تەنکی حازرە بۆ گازی بۆ لێری بەنزی خانە تەکتە والله ئەو ڕۆژە حاڵەتێکە بۆ 12 شەو کارەبا بڕاوە خەڵک مەبخەرە نەبووە بۆ وەڵام موافقەی گاز و مۆلیدەمان نییە یان بداواکاریم خەڵکە چێواتی خزمەت گوزاری واتی بەلەدی هیچ قسووری نییە ئەمکانێتیان کەمە حتا سەر ئێستا خەڵک هەموو ێزانی ئەمکانێت بەلەدیە کەمە نە ئالیات نە عەمەلە نە تەنکە هیچیان نییە چی بکەن ئەوە دیان پێکرێ هەمومان یعنی معناتە بەڕاستی دەستان خۆش بێ باشە ئێوە کاکە سپاس دەکەم لە دوو بزا سەرجەم پێکهاتەکان هەیە وەژۆکو برایانی سەباشتر جەماعەت حەکەتلار تەمام بەلەدیانن اشتري بس برئال çapkın çalmaz. İlla mutabaa ister, taklit ister. Beklemeler beklerler besnad azdır, amelleri azdır. İşte çok ister kardeşimde kola selaştı. Bazı şeyler var. Kalmız bes yalğız bir şey belediye etmez. İlla millet özüyle. فور بعض ناقصlar vardı bizde. Mesela filkeyanda o mezar. Kak marijuana selaştı, mubazar muhaddar mal ister, murur mal ister, منتجع سياحي ister. فحب şeyler var. Bas kusur da koymuyor böyle. Çiğten bu bıkre. Davakarıdan çiğ. Ha, yani diyelim var ister منتجع سياحي ister de biz şu ceddeler. Tamam da o ceddeler ister. Bazı firkeler yanında kharbata var. Yani bizim bir hamamımız, dükkan murata var. Hamamımız var idi. عندنا حمام ده كمدخ ولا يغطي على اساس المشروع مال الحمام لا سبحنا به ولا كنا لبن منه صار له فوق ال 15 سنه يعرف استاذ هذا المشروع مال الحمام لا سبحنا ولا كنا لبن صار له 15 سنه يعرف استاذ مريم ما صار مشروعي حمامك خوي مشروع حمامك مشروع حمامك كاتي صدام بابلين دواي 2003 بيش 2003 حمام شعبي حمام شعبي دوای 2003 منظمه هات او منظمه سيكي كليا معمل البان تقريبا 6 مان بو 4 مان بو ايش كل وكاته منتعين ابو ميش بابا صار 2015 2016 او معمليه راوصه موافقي وزاري باينها وزاري بيقبلناك معامل بابلين معامل دوله مخلفات هي مخلفات بابلين معملي هنا بالناوشات كلامك بخيران كان عندي مقترح هذا سوي شارع مخضر
صحيح لو مو صحيح؟ تعرف شنو هذا المخول استاذ تحكي عفوا استاذ مريوان ما عنده قصور، رجال يشتغل عنده ميدانين. هذا شارع الحمام يسوي سوق مخضر. وهذا يم الفلقه شوف مخضره حوله هناك شيء مرتب. لا ابو زكريا صحيح احنا الفكره شنو هي الفكره والمشروع. صحيح لو الفكره احنا هسه الحي الصناعي ده ينفرز، احنا في مرحله افراز الحي الصناعي، اوكي. صحيح. باقي موافقه التخطيط العمراني. صحيح. بعد ننطي قطعه ارض، المستثمر يشيل الاليات اللي موجوده بالمعمل ككل. صحيح. للبنايه الجديده اللي يصير للمعمل، المعمل والمزرعه وتكرم الطمره الصحي كلها يصير خارج المدينه. ما يفسر وعندك هذا الخير. الخطه اللي بعدها انه المعمل ينشال تصير مجمع تجاري، يا اما نعطيها المستثمر يا اما نعطيها قانون بيع وايجار اموال الدوله سنه 21. يحتاج مو بس بلدي بس هو يحتاج مثل ما حكى اخويا بولا. يحتاج لنا مرور ويحتاج لنا شغلات واحتاج السيد المحافظ خليه يجي عندنا بس. يجي كاكريبار يجي ما يقصر والله. هو ما عنده قصور يجي كاكريبار بس خليه يجي لعندنا بس ينزل مستوى عندنا فد يوم يبقى الليله يبقى هنا. ان شاء الله صحيح لو مو صحيح. بتمنى لكم موفقين. ممنون حياة ابو زكريا. بەردەوامین لە پرۆگرامی ڕوبەڕوو لە قەزای دووبس سەردانی بەنداوی دووبسمان کردووە کە بە نمرە 8 ناسراوە لەگەڵ بەڕێوەبەری بەنداوەکە گفتوگۆ دەکەین سەبارەت بە کێشەی کەم ئاوی یاخود سەبارەت بە مێژووی دروستکردنی بەنداوی دووبس. کاک شاخەوان لەگەڵم دەبێت کە بەڕێزیان بەڕێوەبەری بەنداوی دووبس. کاک شاخەوان سڵاو دەبێت سازۆم دەکەم. سڵاو لە جەنابێت بەخێر بێن سەرچاوم. مەمنونە سپاس دەکەم. کاک شاخەوان باسێکی نمرە 8 بۆ بکە بەنداوی دووبس. بەنداوی دووبس لە ئێستادا ئەتوانێت بۆتە سەرچاوەی ئاوی بەشێکی گەڕەکەەکانی نەک دووبس کەرکووتوش باشە لە ئێستادا کێشەی بەنداوی دووبس چێت کەمی ئاوە یاخود شتێک. زۆر سپاس بەخێر بێن. بەڕاستی بەنداوی دووبس لە 1965 ئەم بەنداوە دروست کراوە. لە 1985 جارێکی تر ئەم بەنداوە نۆژن کراوەتەوە لەبەرەوەی لە 1983 ئەم بەنداوە دووشی داڕمانێک بووە لەبەرەوەی ئاوێکی زۆر بەڕووری بەنداوەکە هاتووە. ئیتر ئەو کاتە تااقەتی ئەوەی نەبووە ئەم بەنداوە تووشی داڕمان بووە. لە 1985 جارێکی تر نۆژن کراوەتەوە کۆمەڵێکی سێفتی و حیمایە بۆ بەنداوەکە دانراوە لە حاڵەتێک ئاگاوێکی زۆریشی بۆ بێ کێشەی نەبێت. بەڕاستی ئێمە بەنداوی دووبس ئاوی شاری کەرکووک لە 1999 دابینەکە بۆ گەڕەکەکانی شاری کەرکووک. هەر ئەواش بۆ قەزاو ناحیەکانیش ئێمە داقوق و دووزیش ئاوی خواردنەوەی لەسەر بەنداوی دووبزە شتێکی تر گرنگلەوە هەر بەرمیلێ نەوتێ لەم شاری کەرکووکە دەرەکرێ ئێمە دەبێت 2 بەرمیلی ئاو بکەینە جێگاکەیەوە لەبەر ئەوە ئێمە ئاو بۆ شەریکاتە نەوتیەکان و بۆ غاز و بۆ تەولیدی کارەباش ئەو مەحەتەی دووبز لەسەر تەولیدی کارەبایە ڕۆژانە ئێمە وەجبێ ئاو لە بەنداوەکەمانەوە بۆ تەبریدی تۆربینەکانیان بەکارهێنن. ئەو ڕێژە ئاوەی کە لە بەنداوی دووبزا خەزم کراوە هەیە بەشی ئەوە نەشتا کاکە باس. بەڵێ ئێمە بەنداوی دووبز بەنداوێکە خەزنی نییە، بەنداوێکە تەنزیمیە. ئێمە ڕۆژانە ئەو ئاوەی لە بەنداوی دۆکانەوە بۆمان دێ تەنزیمێکی لەبێن قەناتی ڕێی کەرکووک کە 5 دەرگایە کە ئەوە زیاتر بۆ ئیسالە و بۆ ناو شاری کەرکووکە بەرەو ڕاز و حەویجە ئەو ناوەیە مەحەتاتی ئیسالەی لەسەراویش ئەو باقیەکەی تریشە چێتە ناو دجلەوە لە زمنیا مەحەتەی کارەبای دووبزیش لە زەی بچووکەوە ئەو ئاوە ئیسپادەی لێکا بۆ تەبریدی تۆربینەکانی. باشە ئێرە کە ئێمە لێن شوێنێکی گەشتیاریشە گەشتیاران ڕۆژانە خۆت لەبەر لە پرۆگرامەکە باست کرد لە دوای نیوەڕوانەوە کاتێک تۆزێک دنیا فێنکە کات ئێرە گەشتیارێکی زۆری لێ. بەڵێ باشە هەوڵ نەدراوە ئەم شوێنە کرێ بە شوێنێکی گەشتیاری باشتر پرۆژەی باشی گەشتیاریشی بۆ دروست بکرێت. وەڵاهی بەڕاستی پرسیارەکەی جەناب زۆر گرنگە. ئێمە زۆر داوامان کردووە بەڕاستی ئەم شوێنە بکرێتە شوێنێکی گەشتیاری. خۆتەزانی مەسلەی گەشتیاری دەبێت حکومەتی محلی متابعێ و مۆزۆڵەکە. ئەمە خۆتەزانی ئێمە ئیشی ئێمە ئیشی فەنیاتی بەنداوەکەیە ئێمە داوامان کردووە و آخر جاری لەگە بەڕێز کاگڕێبوار تەقریرێکمان تەقدیم کردووە بۆ ئەم مەوزوعە باسی ئەومان کردووە کە ئێمە شوێنێکی گەشتیاری خۆشمان هەیە بەس پێویستەکان نەکتێتیمان بێت. من لە ڕێگای کەناڵەکەتانەوە داواکاری لەو خەڵکە شەکەم کە سەردانی
ئەم شوێنە ئەکا نەختێ پاک و خاوێنی ئێرە ڕابگرن بەڕاستی کۆمەڵێک بڵی بەجێما و کۆمەڵێک بڵێ خاشاکی بەجێما یعنی ئەوی دەبێت فکر ئەوە بکاتەوە ڕۆژێکی تر کە سەردانی ئێرە کاتەوە بەڕاستی پێویستەکە شوێنەکە پاک و خاوێن ڕابگرێ بۆ ئەوەی خۆی ڕۆژێکی تر بێتەوە ئیسپادە لەم شوێنە گەشتیاری بکاوە خۆی جەنابەت ئەیبینی شوێنێکی زۆر گەشتیاری خۆشە بەڕاستی خاستن ئێواران ئێرە شوێنێکی زۆر فێنێکە خەڵکێکی زۆر سەردانی ئەم شوێنەکە دانا زۆری خێزانیە بەڕاستی سەردانی ئەم شوێنەکەن زۆریی سوادەیان لێ کردووە بەڕاستی بەس ئەوەندەیە ئێمە داواکاری لیان پاک و خاوێن ئێمە چەند جارێک تیمی خۆمان ئەم ناوەی پاکەوە کردووە لەگەر بەڕێز قایمقامی دوو جایتر لەگەر مدیری شارەوانی دووجا ئێمە حملەمان کردووە ئێرەمان پاک کردووە بەڕاستی ئەمە پێویستەکە خەڵکیش ڕێنمایی بکرێ بۆ ئەوەی ئەم شوێنەکە سەردانیەکە پاک و خاوێنی ئێرە ڕابگرێت کاک شاخەوان هەر شوێنێک کە ئاوی لێبێ بە دیاریکراوی ئەگەر سەدەش بێ ڕووداوی نەخوازراویش ئەکیت ڕوبەڕووی ئەبێتەوە تیمی غەواسی هەیە لێرە بۆ کاتێک گەشتیارەکان دێن لە حاڵەتێکی نەخوازراودا دووچاری حاڵەتێک ببنەوە تیمی غەواسی بێ هاوکاریان ئێمە بەڕاستی تیمی غەواز لە بەنداوەکە نییە تیمی غەواز لە ئاڵتون کۆبری هەیە لەبەر ئەوە بەڕاستی پێویستە وەکوی جەنابەت ئاماژە پێدا پێویستە تیمێکی غەواز لەناو بەنداوی دووبز هەبێ ئێمە لە کاتی خۆی موافقات کرا بەس مشکلەی شۆنیان هەبوو لەبەرەوەی شوێنەکان شۆنیان پێویستە ئەو خەڵکی دێتە ئێرە ئێمە کتاب مشمان بەرزەوە کرد بۆ سەروی خۆمانەوە خۆتەزانی مشکلی ئێمە لەم کاتەیە تەخسیسی مالی لە عێراقا بە هەموو نەوعەکان کەمی کردێتەوە لەبەرەوە بەس مشکلی شۆن ماوەتەوە ئەگەر شۆن دابین بکرێ ئێمە خۆمان کتابمان کردو بۆ وزارەی ناوخۆ و قیادەی شوڕتەی کەرکووکشمان ئاگادار کردوێتەوە پێویستەکە تیمێکی غەواسی لێرە هەبێ بەڕاستی زۆر زەرورە تیمێکی غەواسی لە بەنداوی دووبز هەبێ زۆر سپاس مەمنونم بەخێر بێن یاخوا سەرچاوم زۆر سپاس مەمنون پرۆگرامی ئەم جارەی ڕوبەڕووشم پێشکەشکردن کە لە قەزای دووبز بووم تا پرۆگرامێکی تر و کێشە و گرفتێکی تر و شوێنێکی تر هەر شاد